ئەگەر تۆ جگەرەکێشی یاخود چەند ساڵێکی کەمەواتە کەمتر لە 15 ساڵە وازی لە جگەرەکێشان هێناوە پێویستە گوێگەری ئەم ڕێنمایانە بیت. من دکتۆر هەریان پسپۆری نەخۆشیەکانی هەناوی سنگ و بۆریەکانی هەوا هۆکاری سەرەکی شێرپەنجەی سیەکان بریتە لە جگەرەکێشان. لە 90% ئەو کەسانی کە شێرپەنجەی سیەکانیان هەیە پێشتر جگەرەکێش بوون یاخود ئێستا جگەرە دەکێشن. واتە لە 10 کەس 9 کەسیان کە توشبووی نەخۆشیەکان پێشتر جگەرەکێش بوون. بۆیە تۆی بەڕێز یەکەم هەنگاو بۆ دووربوون لە شێرپەنجەی سیەکان باشتە واز لە جگەرەکێشان بهێنیت. لەو کەسانش کە ناتوانن جگەرە تەرەکەن یاخود ئێستا بەردەوام لە جگەرەکێشان پێویستە ساڵانە بە شێوەی دەوری هەموو ساڵێک لە ڕێی ئەشعەیەکی تایبەت بە سنگ و بۆریەکانی هەوا کە پێی ئەوتێ LCT پەیڕەوی بکەن و بەردەوام لە بەکارهێنانی ئەم جۆرە ئەشعەیە بۆ زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکەی. ئەمانە ئەو کەسانە ئەگرێتەوە کە پێشتر 20 ساڵ جگەرەیان کێشاوە تا ڕۆژی پاکەتێک بۆ ماوەی 20 ساڵ جگەرەکێش بوون لە ئێستا شار بەردەوامن لە جگەرەکێشان یاخود ئەو کەسانەی کە پێشتر جگەرەکێش بوون بەڵام ماوەی چەند ساڵێکی کەمە کەمتر لە 15 ساڵە وازیان لە جگەرەکێشان هێناوە و تەمەنیان لە نێوان 50 بۆ 80 ساڵە. کاریگەری ئەم ئەشعەیە لە دەستنیشانکردن و زوو چارەسەرکردنی شێرپەنجەی سیەکان دەیانقات بگرە سەدانقات باشترە لە بەرامبەر بەرکەوتنی ئەو بڕەتیشکەی کە لە ڕێگەی ساڵانە بە نەخۆشەکە کەوێت لە ڕێگەی گرتنی تشکی ئەشعەی تەنوورێکەوە. بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.